کوردە حیاتەکەی خۆمان نەبێ کە هەموو شتێکی هەیە لەخوا بەزیا بێ تخوایمە لە چیمان کەمە ئەدەی کورد هەر هەمووی لە یەکا بێتە سەرجادە تخوام بێ هێواڵەمەقی خۆی نییە وەربزانم ساڵە چیمان کردووە ئادەی دەستکەوتەکان دەی باسی ئاوکەن کوڕم باسی کارەباکەن باسی جادە و بانکەن باسی بوجە بکەن باسی ژێرخانی ئابووریکەن باسی ئەو قەرزانەکەن کە بەسەرمانەوەی باسی فرۆشتنی نەوتکەن باسی سەربەخۆیی کوردکەن باسی شتێکم بۆ بکەن با لە ڕوومان بێ کاکە کە چوونە سەر جادە خەڵک وتی کاکە کابرای عەرەبی ژیە لێگەڵ ئێمە هەڵەپەڕێ ئەویش هەڵە وەڵڵی کاکە کوردستان هەمووی ماشەڵڵای لێبێژۆ سەر جادە با ئێمە بچین لەگەڵیان بەشداری ئەو خۆشیە بکەین ئەو حەو ڕۆژە ژۆرجان بەس کردووە بە عوتڵا با بزانین مناسەبەکە چییە ئەمە جێی نوکتە نییە بڵێ کاکە ئەوەی زەحمەت نەبێ لە خۆشی چی ئێوە هەڵەپەڕن ئێمە ئەبینین وەڵا چینە بەخا وەڵا بێ معاشمان بەنێ ماشەڵڵا لەم جورئەتە ئەرێ کورکەی ئەو لە بێغیرەت بووە کورکەی ئەو ناپیاو بووە ئێوە واتان لێ نەکردایە ها کورد لە شەهامەت و لە پیاوەتی و لە کاسبی و لە هەرچی ڕۆوەیە منۆکو کوردم نەبینەوە نەڵێم خۆم کوردم کورد ئەمڕۆ ئەوەنە زەلیل بێت دەستمان کاتەوە ئەبوای ساکەنە کورد ڕەمزی پیشەسازی و کشت و کاڵ و سیاحەت و خۆشگوزەرانی و وڵاتی پێشکەوت و بیان وتە لە محافزەکانی تە بڵێن کاکە داوەشێن پێشەواکانی ئێمە سەیری کوردستان کە بزانن چۆن حکومی خۆیان بەڕێوا بن بڕۆن لەوانەوە فێر بن لەبەرەوە تو ئەو خوایە خۆت بە خۆمان بچینەوە بزانین ئێمە چیمان هەیە پێوەی بنازین هەر بانزینەکەشمان کە لەناو خۆمانە دەریێت لە دەوروبەری خۆمان گرانترە لەبەرەوە بەڕاستی جێی شەرمەزاریە بەڕاستی جێی میحنەتە تۆ بیت دڵە خۆش بێ بڵێ ئەمە دەستکەوتەکانی منە لەم ساڵە مرتاحیش بیکەین بێ وەڵڵاهی برام من اقتراحەکەم بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله هەموومان لە سەری ساڵا بینە سەر جادە ئاوا بکەین ئەمە چییە؟ ئەمەی سەرجادە و شت نییە ئەمە دەشتێکی پانوبەرین ئینشاءالله ئەگەر ئاو هەبوو ئاوی کەینە ژێر ئینجا وردە وردە حەچی خوڕی ئەو شارێ بین بەسەری خۆمانە بەخواهی ئەوەیە قەسەم بەخوا ئینسانی عاقڵ ئەگەر یەک تۆستێ فکرێ واللهی ئەو مەنزەرە بۆ ئێمە باشە ئەمە بۆ سەری ساڵی ئێمە باشە بۆ ئەم ساڵ بەتایبەتی بۆ ئەم حکومڕانە بەتایبەتی بۆ ئەم کوردەی کە ئێستاکەنە ئێمە ئەم حاڵی کە تیایەژین ئەمە حاڵی ئێمەیە کە هەچی قوڕی ئەم خستی ئەم ناوەیە هەقا بیگرینەوە بین بەسەری خۆمانە چونکە بەڕاستی ئەوە دەستکەوتەکەمانە لە ڕووی سیاسی و لە ڕووی کوردایەتی و نەتەوایەتی و نیشتیمانەوە